بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستانم، سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت. جارێکتر لە ئەڵقەکان و بەرنامەکانی شیرینچال لە دوای مانگی ڕەمەزانی پیرۆز بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست گەشتمەوە. ئازیزانم، ئەڵقەیەم جارەمان تایبەتەکەین بە باسێکی زۆر گرنگ. ئێمە لە مانگی ڕەمەزانە عیبادەت و سیکر و بەخشین و سیلەی ڕەحم و زۆر شتی باش ئەنجامەدەین. قورئانێکی زۆرە خوێنین، شەوەکانی قەدرە مێنینەوە لە مزگەوتە، نوێژی تەراویحەکەین، گرنگی بە نوێژی جەماعەتەیین، بەڵام دوای مانگی ڕەمەزان سار دەبینەوە لێیان، یان زۆر کەمیانەکەینەوە. شتێکی ئاساییە ئەو بەرەکەتەی مانگی ڕەمەزان نامێنێت کە ئەوەندە قورئان و زیکر و جەماعەت و ئەو شتانە ئەنجام بین، بەڵام خۆ ناشکرێت بە تەواوی دەستی لێبەر بدەین. ئەم ئەڵقەیە زۆر تایبەتەکەین بەوەی کە چۆن پارێزگاری لە ئەو ئایەتە مبارەکەی قورئان بکەین کە ئەفەرمێ ڕەمەزان بۆ ئەوەیە لەعەلەکم تەتەقون، تاوەکو تەقوادار بن. تەقواداری خۆ تەنها بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان نییە، لە مانگی ڕەمەزانە فێری تەقوا ئەبی هەتاوەکو دوای مانگی ڕەمەزان ببی بە کەسێکی تەقوادار تا خۆپارێزبی لە گوناه. چەند گرنگە کە تۆ چی بە ڕێگایەکە ئەو شەحنە ئیمانیە بە قووەتەی مانگی ڕەمەزانت یا مابێت چاو بپارێزی لە حرام و لە نەزەری حرام. هەروەها چەند گرنگە بەیانیان هەڵەسای لە خەو 2 ڕکەعەت 4 ڕکەعەت 8 ڕکەعەت سەڵاتە ضوحاتە کرد. ئێستەش چەنێ بۆت بکرێ بەردەوام بی لەسەری، هەندێ جار بچیتەوە سەر شەو نوێژەکان یاخود هەموو شەوێ وەکو پیاو ساڵحان و ئافرەتە ساڵحەکان ئەنجامیان داوە. لەبەرەوە ئەم ئەڵقەیەمان بۆ ئەم 15-20 ڕۆژەی دوای مانگی ڕەمەزانە چۆن سارد نەبینەوە لە عیبادەتەکان دوای مانگی پیرۆزی ڕەمەزان. فەرموون. خۆشەویستان، ئێمە لە خزمەت جەنابی بەڕێز مامۆستا عەبدوڵڵای مەوڕەییین و زۆرم پێخۆشە کە چۆن مانگی ڕەمەزانمان بەڕێ کرد، ئاواش مانگەکانی تر بە عیبادەت و بە خواناسی و بە زیکر و بە قورئان خوێندن بەردەوام بین، چۆن پاڵنەرێکی وا بدۆزینەوە کە ئێمە هەر ڕەمەزانی نەبین بەڵکو غەیرە ڕەمەزانیش عیبادەتی خۆی گەورە بکەین. سەرەتا بە خێرەتنی جنابتانەکە مامۆستا عەبدوڵڵای. يخوایش بخير بس شاوكانم. بسم الله الرحمن الرحيم، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وأصحابه وسلم. يخوا بخير بس شاوكانم، خواي يقول على خير وبركاتان بني إن شاء الله. سلام يخوا. مامۆستا گیان، ئێمە ڕەمەزان خەڵکی بەگشتی مسلمانان گرموگوڕێکی زۆر باشیان هەیە لە ڕەمەزانە. شەیطانەکان نەبەسرێنەوە، نەفس دامرکێت، ئەو خەڵکە هەمووی بە ڕۆژ و عیبادەتەکاویە بۆ تەراویح و نوێژەکە. تەشجیعێکی باشە بووی کە خەڵک هەمووی چاو لە یەکەکەن و خۆیش تەوفیقەکانی رێ لە ڕەمەزانە ئیمدادی خوایی جیاوازە لە ئیمدادەکانی تر، هەستەکەی کە بەرەکاتی قورئان زۆر نازڵە بێت. بەڵام دوای ڕەمەزان زۆرێک لە مسلمانان سار دەبنەوە، کەمیەکەنەوە. خۆ تەبیعی شاگەنیسان حکومەی ڕەمەزان ناکە، بەڵام ئایا بە تەواوی ساردبوونەوە سروشتیە؟ ساردبوونەوە لە ڕەمەزانە بە دوو ئیتیجاه ڕوە. ئیتیجاهێکیان ئەوەیە کە مسلمان تۆزی وەکو ڕەمەزان بۆی ناکرێ، دائمە تەراویح و لە ئامادەبوونی بەو شێوە گەرموگوڕێ هەبێ، ئەمان تەقریبەن واردە. بەڵام ساردبوونەوەیەکی کەمانەیە ئەمان خەتەرە. کابرا لە ڕەمەزانە یا ئافرەتێکە لە ڕەمەزانە حیجابێکی جوانی بەس لەبەر کردووە، یا عیبادەتێکی جوان لە ڕەمەزانەکە مؤدل لە دوای نانەکەی وتە لە مزگەوت حازرە، 5 فەرزە مزگەوتەکە بەیانەت بەرناکرێ، مزگەوتەکان لەخوا بزە هەمی وایە. بەڵام دوای ڕەمەزان سێکە ئەوەی هەر نامێنێ، هەر وەکو وای بۆی بۆ نووسرابەکەمە 1 مانگ عیبادەتی لەسەرە کە لە هەموو سونەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم، لە هەموو ئاەتەکانی قورئانە، لە قسەی هیچ عولەما، لە قسەی عالمی ئێستاشا ئێمە شتێکی وامان نییە بڵێن بەس ڕەمەزان نوێژ و تاعاتی بکە و دوای ڕەمەزان وازی لێبێنەرەوە. ئەم چینەیان زۆر خەتەرە، ئەم چینە زۆر مشکیلەیە کە تۆ دوای ڕەمەزان یەکسەر وازی لێبێنیتەوانێ. بۆ نمونە ئافرەتێکێکمە لی پرسیم بڵێ خوشکەکەم، تۆ کە ئێستا حیجابە لەبەرەکەی مبارەکەی بە ئیش باشترین ئیشی کردووە، لەم ئیشە چاکتر زەحمەتە کرد بێت تا ئێستا بۆ ئەیکەی لەبەرەوەی واجب بێزانی. ئەی چێ پێوتی دوای جەژن واجب نییە، چێ پێوتی دوای جەژن نامێنێ،
يعني ما ئەگەر دوانزە مانگ تۆ هەموو تەمەنێ لە دوای ئەوەی باڵغە بێ هەموو تەمەنی عیبادەت لەسەرە بەردەوامی بێت لەسەرە 12 مانگ تۆ لێپرسینەوە لەسەرە نوێژی ئەم 12 مانگە کووە تۆ پیشان خوای گەورەی بێ لە قیامەتە مانگ یەکەی تایە ئەی یانزەکەی کەی لەکوێ ئەی چی ئەڵێی لەوێ خۆمە دنیا نییە من یا تۆ یا ئەو خەڵەتێن یا بڵێ وایە نییە وایە بەردەمی خوایە ئەوەستی ئێمە لەمەوو دوێ تەلەوەکانمان ئەچنە ئیمتیحانی 60ەکەەوە دەرەجەکان لە 60 بڵین 12 پرسیاران بۆ هاتوتەوە ئەم 12 پرسیارێکی پێنجی لەسەرە یعنی هاتووە 60ەکە ئەگەر تەلەبەیەک یەک پرسیارێکیان بە موردی جوان جواب باتەوە 5 لە 5 خوێنێ هیچ زەرێک ناکە بەڵام یانزەکەی کەی هیچی نەیە نابێت سفر بێ بە 5 لە 60 دەرەچێ هەر زەعیفترین دەرەجێ يعني ڕەمەزانیش ئەگەر ئەم خەڵقە ئاوالی تی بگات بەعزێ لە خەڵقی الحەمدوللا کە زۆرێکی لە خەڵقی لەخوا بزێت زۆر باشە بەڵام هەندێکەوەی کە وازی تەنان ڕۆژەکانیش ناکات نۆژەکانیش ناکات و دوای ڕەمەزان حیجابەکەی فڕێ ئەیە ئەو ئەخلاقانەی کە پێیەتی هەر ڕۆژی جەژن لای ئەباتەوە ئەگەر تو ئەم ڕەمەزان هەمیشی بۆ حساب کرد ئەیان زەمانەکەی کە لەکوێ ئەی نابێت لە خۆت بپرسی ئەمە قیامەتێکە تۆ سبەینێ بە تەنیا ئەچتۆ بەدەمی خوای خۆ ئەی ئەم یان زەمانەی کە چی لێ ئەەکەی تەلەبەکەی 5 لە 60 بەڵام 5 ئینسان ڕوویە لە هیچ شوێنەکە باشیکە هەر لە دنیایە ولله المثل الأعلى کەواتە باشترین کەس چاکترین کەس چاکترین ڕۆژوو چاکترین ئەوەی کە دەورەی بینی بێ ئەوانن کە لە دوای ڕەمەزان ئەم دەورەی ئەکا بۆ تەشجیع بۆ خۆی چونکە هەموو شتێک تا ماوەی لەگەڵا بڕۆ زۆر لەگەڵا بڕۆ ئیتر ئینسانی بێتاقا دەبێت بەڵام دینداری هەتا لەگەڵا بڕۆی نەفس دەحاسێتەوە هەتا لەگەڵا بڕۆی بە عەمەلت دێ هەتا لەگەڵ ڕۆی ئاسوودابی هەتا بە پاچی بڕۆی لەگەڵا یعنی ئینسان مەزبوط دەبێت تەشبیه نەبێ بە نمونەی بینی وەکو ئەسکەریەکان ئێمە ئەسکەری وەختی خۆی کردووە و زۆر جار لە ئەسکەریەکان لە پڕ ناوڕاست ئەسکەرەکە دەورەی دەوری تەقویات یعنی بەهێزکردن یەک مانگ ئەسێتێکی باشان پێکردین یخۆ دوای مانگەکە وازن مازمان لە ئەسکەری نایەنە ئەینجا گوێ بێ ئەسکەری باشتر بکەی لەو ساحە تۆ دەورەشی بینیوە ئەم دەورە هینێکیان نایەتەیە ئیکرامی شتێکیان نایێت و حەقیم دەورێت و ئەبێ لەمە دوای لە ئەسکەریەکان مەزبوطتر بی نابێ غەڵەت بکەی ئەگەر ئەم ڕەمەزانش دەورێکی ئاوا بێت تەشبیه نەبێ تۆ بە مەزبوطی بینی و بە چاکی بینی و ئەی دوای ڕەمەزان خێرە وازی لێ هێنیتەوە خێرە ئەچیتەوە دواوە خۆ من لەگەڵ ئەوەیەم ئەتوانی دوای ڕەمەزان ڕەنگە هەموو کەس بۆی نەکرێ ئاوا لێبڕانێکی هەبێ بەو هاتووی مزگەوتەکە بەو شێوەیان هەموو بۆنەوە ئەنەمێنە بەڵام ئەبێ لە ناختەوە باشتر بی چاکتر دامەزراوتر بی بۆەوەی کە بەرەبەرەکانی شەیتان بۆسی لە دوای ڕەمەزانیش چونکە ئەمانگە تۆ شەیتان لێگیرێتەوە ها چۆن دەرەکەوی ئەم هەموو مامۆستا بەڕێزە لەم ڕەمەزانە خێرا خۆیان هیلاگەکەن و هەریەکە لەم مزگەوتەکە بە هەموو نەوعەکانانەوە سیرەکەی کوڕانت لێ ئەبرن بە مەردانە ئەم وتاری هەیە ئەم شەوتا نیوە شەو خەریکە ناو نیوە شەو سەلات و تەسبیح بۆ خەڵکا و شەو نوێژ بۆ خەڵکەکە و ئیتر معدل مۆبایلەکەی کراوەتە پرسیاری لێکرێ و چی لێکرێ و ئەمانە و لێ ئەبڕێ بەڕێک و پێچی دوای ڕەمەزانیش خوا ئەو مامۆستای فەقیدە لەشێ خۆی ماوە ئیشەکەی خۆیەکە بەڵێ تۆ ئیشەکەی ڕەنگە سووکتر بێ بەڵام ئیشی خۆیانەکە ئەی تۆ بۆ وەکو ئەو هیچ نەبێ بە دوایە ناڕۆی کەواتە دوای ڕەمەزان خەتەرە ئینسان دیندارەکەی زەعیف کاتەوە یا خۆی کس کاتەوە یان هەنگاوێ بێتە دواوە یا بەم شێوانەکە خوانەخواست بە تایبەتی ئەو چینان عەرز دەکەم کە تەنانەت واز لە نوێژیشدا ئێستا خەڵقێک پیا بۆ لە وڵاتی ئێمەیە کە ئەمە لە قەدیما نەبووە بە بیرەوەری من زمانی زوو هەر نەبووە یعنی ڕەمەزان نوێشکەی ڕۆژوو بگری بە مەزبوطی خۆ داپۆشی خۆ لە گوناهەکان وەگری بەڵام دوای ڕەمەزان واز لە هەمی بێنیتەوە تۆ لە خۆت بپرسە ئەو مانگە ڕەمەزان نەفسی مرتاحتر بوو یا ئێستا کە واز لێنە مرتاحتری ئەی خێرە بووی واز لەو مرتاحی ئەهێنیت و ئەچیتۆ بەناو بینەکەی پێشووی خۆت برای عزیز و تۆسی دێریمان کاکە ڕەزا کاکە ڕەزاگیان ئێمە لە ڕەمەزانە خەڵک نوێژ و عیبادەتی زۆر باشە بێت سیلە ڕەحمی باشە بێت خێر و چاکەی زۆرە بێت بە دوای ڕەمەزان سار دەبێت و ئایا لێ سار بینەوە نەوەڵا بێ هەر بەردەوام بین لەو فەرمانانەی کە خوای گەورە جێبەجێکەین بەسەر یاری نەوەڵا نابێت هیچ ساربوونەیەکی داکەین ڕەمەزان کە ئەڕوات پێمان خۆشەیە بەڕاستی خەفەتمان بۆ دروستەکە ینی جەوی ڕەمەزان خۆشە زۆریش بە بەرەکەتە سەیکە هەر هەم مانگی ڕەمەزانە سفرەکەت
دایم ڕازاوایە و هەموو شتێکی لەسەر و ڕۆژانی مانگانی کەوانە معنای ئەمە هەر سوودیارەکە ئەمە هەر بەرەکەتی ڕەمەزانە. چی بکەین بۆی گەرم و گوڕ بین هەر دوای ڕەمەزانیش؟ سەردانی مزگەوتکردن بە بەردەوامی بۆ مزگەوت بچیت ئەوە گەرم و گوڕیمانەیاتێ سەردانی خزمان نەخۆش ئەمانە پێویستە. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على أشرف المرسلين سيدنا محمد وعلى آله وأصحابه ومن دعا بدعوته إلى يوم الدين. ربنا تقبل منا إنك أنت السميع العليم وتب علينا إنك أنت التواب الرحيم. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقهوا قولي. بنسبة رمضان، وطبعا رمضان مانغي قرآن، مانغي دابزيني قرآن، مانغي كبر لخير وعبادة، مانگە کە دەرگای بەهەشتەکانی تیا ئەکرێتەوە، دەرگای دۆزەخی تیادا ئەخرێ، شەیتان کۆت و بەند دەکرێ. بۆیە لێرە و ئەتوانین بچینە جوابی ئەم پرسیارە بۆ خەڵک لە دوای ڕەمەزان سار دەبێتەوە. طبعاً بەشێکی ئەوەی کە خەڵک یەت بۆ ڕەمەزان و نوێژ و عیبادەتەکە ئەمە بەشە باشەکەیەتی بە حکمی ئەو کۆت و پەیوەندانی کە خوای گەورە دەسەڵاتی شەیتانەکان کەمەکاتەوە و پێم وایە لە ڕووی عیلمیشەوە لە ڕووی تەبیشەوە هەرچەند بواری منیە بەزەوەی کە من بیستومە ئەو هۆرمۆنی شەڕانگیێزی کە لە ئینسانایە ڕژێنەکانی کەم ئەبێتەوە، زۆر ناڕژێن ئینسان بەرەو شەڕ و ئەوە بەرێ. بۆیە سەیری ئیحسایەکان کاتێکە ئەکرێ لە ڕەمەزانە تاوان کەمتر ئەکرێ وەک لە 11 مانگەکەی تر. ئەمە بەشێکی، ئەمە بەشە باشەکەیەتی کە ئەلحەمدولیلا خەڵک ئەگەڕێتەوە. بەشە خراپەکەی ئەوەیە کە خەڵک بۆ لە دوای ڕەمەزان سار دەبێتەوە. ئەمە سەبەبەکانێتی. یەکێک لە سەبەبەکان شەیتانە، چونکە شەیتان خوای گەورە فەرمێ ئین الشەیطان یەأمر بالفحشاء، شەیتان دایمی خوا فەرمانتان پێکا بە فەحشا، بە خراپە و بە خراپەکاری. خاڵێکی تر زانانی عەقیدە فەرمویانە الئیمان یەزید وەینقص، یەزید بطاعة الله وەینقص بالمەعاصی. دایمی خواوەرە ئەو ژینگە کۆمەڵایەتیانەی کە ئینسانی تیا ئەژی کاریگەریەکی لە سەدا سەدی هەیە لەسەر پەروەردەی ئینسان، لەسەر تەسەوراتی ئینسان، لەسەر بیرکردنەوەی ئینسان، لەسەر قسەکردنی ئینسان، لەسەر هەڵسوکەوتی ئینسان. ژینگە کۆمەڵایەتەکەی ڕەمەزان ژینگەیەکی عیبادەتیە، ژینگەی قورئانە، ژینگەی شەوانی قەدرە، ژینگەی شەو نوێژە، ژینگەی بە ڕۆژووبوونە، ژینگەی جۆرێکە لە بێتاقەتی بەرامبەر بە تاوان. ئەم ژینگەیە کاریگەریەکی زۆری هەیە لەسەر گەرمکردنی ئینسان. بە پێچەوانەشەوە ژینگەی دوای ڕەمەزان، ژینگە کۆمەڵایەتەکە کاریگەریەکی زۆر پێچەوانەی هەیە لەگەڵ ڕەمەزانە لەسەر ئینسان، بەوەی کە ئینسان دەمی بەرەڵا بێ، چاوی بەرەڵا بێ، کردەوەی بەرەڵا بێ، بە جۆرێک لە جۆرەکان حڕ ئەبێ کە حڕیش بوو سەر بەرەو تاوان ئەکا. ئەم سەر بەرەو تاوانکردنە ئەوەیە کە بە بۆنەی مەعاسیەوە تۆ چیت لێ، تۆ ئیماندا ئەوەزێ، کە ئەمە یەکێکە لە سەبەبەکان. یەکێکی تر لە سەبەبەکان بەڕاستی نەفسیش لەگەڵ شەیتانە ئەکەوێتەوە کار، کە ئەگەر بچین بۆ خزمەتی سوورەتی یوسف کاتێک خوای گەورە باسی زوڵەیخا و باسی ئەو قسە عەجیبەمان بۆکە، ئەفەرمێ وەما ئوبەرئ نەفسی ئین النەفس لەئەمارەة بالسوء. نەفس و شەیتان هەردووکیان لەسەر یەک هێڵن، لەسەر یەک کارن بۆ گومڕاکردنی ئینسان، کە هەردووکیان یەئمر بالفەحشاء، کە ئەمە سەبەبێکی تر. سەبەبێکی تر بەڕاستی ناحاڵی بوونە. ئینسان ئەگەر حاڵی بێ تێبگا، تێبفکرێ، لە ڕۆحی قورئان تێبگا، لە ڕۆحی عیبادەت تێبگا، ڕەمەزان و غەیری ڕەمەزان بۆ ئەو فەرقیشی نییە. ڕاستە فەرقەکەی ڕەنگە لەوە بێ کە لە ڕەمەزانە باشتر عیبادەتی خوا بکە، چاکتر عیبادەتی خوا بکە، زۆرتر خۆی بۆ خوای گەورەیەک لاکاتەوە. بەڵام لە غەیری ڕەمەزانیشە ئەم شتە قەتع ناکە، ئەم شتە کۆتایی پێ نانێ. من ئەگەر باوەڕم بەوە هەبێ کە خوای گەورە بە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کە ئیتر ئەوە ئەشرف مەخلوقی خوای گەورەیە، پێی ئەفەرمێ وەعبود ڕەبەکە حتى يأتيك اليقين، يقين يعني الموت، پەرستشی پەروەردگاری خۆت کە حتا ئەگەی بە مردن. باشە ئەگەر ئەمە ئەمری خوای گەورە بێ بۆ گەورەترین مەخلوقی خۆی کە پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وەسەلام، کەواتە ئەمرەکە بۆ ئێمە ئەولاترە، بۆ ئێمە لە پێشترە. بۆیە ئینسان کە لە ڕۆحی عیبادەت تێگەی ئەو کاتە ناتوانێت واز دەخوا بێنێ. چۆن ئینسان ناتوانێت واز دە خواردنی نان و ئاو و ئیشی ڕۆژانەی بێنێ؟ باوەڕت بێ مامۆستای بەڕێز، یعنی بۆ خۆی عیبادەت خۆراکی ڕۆحە، خۆراکی گیانە، خۆراکی فکرە، خۆراکی ژیانە. ئینسان بێ ئەم خۆراکە قەت مطمئین نابێ، قەت دڵی خۆش نابێ، قەت ئیسراحەت ناکە. حتا سێو ئاەتەکە کە خوای گەورە فەرمێ ئەلا بذیکری الله تەطمئین القلوب، ئیطمئینانی قەلب بە عیبادەتی خوایە. چونکە بە درێژایی مێژوو بڕۆ مێژوو بخوێنەوە، بڕۆن سەیری دیکۆمنتەکان کەن، بڕۆن سەیری مەسەلەن ئەو ئەفلامە مێژوویانە بکەن کە لەسەر ئەقوامی مەسەلەن پێش ئیسلامیش دەرکراوە، لە سەردەمی ئادەمەوە سەلامی خوای لێبێت تا ئەم لەحزەی کە ئێمە قسەی تیا ئەکەین
هەموو فەیلسوفەکان، هەموو کۆمەڵناسەکان، هەموو دەروونناسەکان، هەموو مفەکیرەکان هەمویان لەسەر یەک قسە متتەفقن کە ئەویش ئەوەیە ئینسان یعنی توانیوەتی بەبێ زۆر شت بژی زۆر تەبیعی بۆ لە سەردەمێکا سیارە نەبووە تیارە نەبووە ئینتەرنێت نەبووە جادۆبان نەبووە قەسر و شتی زۆر بەرز و ئەمانە نەبووە بەڵام هیچ کۆمەلگایەک نابینی بەبێ مەعبەد بەبێ پەرزگا ئیتر جاری وایە ئەم ئینسانە پەرزگاکەی لێ تێکچووە لە بری ئەوەی خی تاقانیتیا بپەرستێ ڕۆشتۆ گایەکی پەرستووە ڕۆشتۆ خۆری پەرستووە مانگی پەرستووە مشتێکی پەرستووە حتاسە لەو هندستانە جنابیشتان بینیوتان و بیرنانی بەڕێزیش بینیوانە یعنی خەڵکێکەیە معبەدی مشکی هەیە معبەدی مانگای هەیە لەو یابانە کە 100 ساڵ زیاتر لە پێش هەموو بەشەرێتەوەن لە مەسلەی عقل و تەکنەلۆژیا و هەتا دوایە سیرەکەی لەو یابانە پێشکوتووە معبەدیان هەیە هەیکەلی بوزای تیا ئاپەرسترێ مشکی تیا ئاپەرسترێ کۆمەڵشتی زۆر عجیب و غەریبی تیا ئاپەرسترێ کە ئەگەر بەراوردێکی لەگەڵ عقل و پێشکەوتنیانە یعنی سەری ئەسوڕمێ ئەمە هەمووی ئاماژەیە بە یەکشت ئاماژەیە بۆی کە لەناو ڕۆحی ئینسانە لەناو جەستەی ئینسانە لەناو چیان و ژیانی ئینسانە شتێک هەیە پێوترێ عبودیەت پێوترێ پەرستش جا پێغەمبەران سەلامی خۆیان لێبێ هاتون چی بکەن هاتون ئەم لایەنە ڕۆحیەی کە لە ناخی ئینسانە ئەم فەراغا پڕ بکەنەوە بە شتێکی دروست بە شتێکی مستەقیم بەسیراتێکی مستەقیم کە پەرستنی خوایشی تاکوتەنهایە کە هاوڵی نییە کە کوڕی نییە کە کچی نییە کەنەوەی نییە کە شەریکی نییە کە خۆی واحید الأحدە پەیامی پێغەمبەران یەکەم ئیشیان بریتی بۆ لەمە بڕ سەیری قورئانکە خوای گەورە کاتێ باسی شوعیبەکە کاتێ باسی ساڵحەکە کاتێ باسی موساەکە کاتێ باسی 25 پێغەمبەرەکە لە قورئانە یەکەم قسەیان چییە یا قەومەنا یان یا قەوم اعبدوا الله ما لكم من إله غيره ئەی قەومەکەمان پەرستشی پەروەردگارێ بکەن چونکە لە غەیری خوا پەرستراوێکی تر نییە بۆیە لە بابەتەکە دوور نەکەوینەوە یەکێکی تر لە هۆکارەکانی ساربوونەوەی خەڵکی لە دوای ڕەمەزان ئەم ناحاڵی بوون و ناتێگەیشتنەیە لە ڕۆحی عیبادەت و لە ڕۆحی خواپەرستی و لەو غیزا ڕۆحی کە پێویستە ئینسان بۆ یان زەمانەکەی تریش لەگەڵ یا بەردەوام بێ سەبەبێکی تر بەڕاستی ڕەفیقی خراپە مامۆسای بەڕێز کاتێ ئینسان ڕەفیقایەتی خەڵکێکی کرد بەم جۆراڵە کاکەوە ڕەمەزانە مثلا تەوبە ئەکەین دوای ئەوەی کە تەوبەمان کرد 20شمانەکە ئەڵێن التائب من الذنب كمن لا ذنب له ئەو کەسێک کە تەوبە ئەکا لەسەر گوناحی وەک وایە گوناحی نەکرد بێ ئێمە یان زەمانە خراپە ئەکەین یان زەمانە بێ ئەمری خوا ئەکەین بەم مانگە کە هەر ڕۆژێکی 70 ساڵ لە ئاگری دۆزەخ ئینسان دوورە خاتەوە ئێمەین بەم مانگە گوناحی یان زەمانی ترمان بۆ خۆمان ئەسڕینەوە لە دوای تەوابوونی 29 ڕۆژە 30 ڕۆژە ڕەمەزانەکە کە تەوابووین ئەو کاتە ئەچینەوە سەر ئیشەکەی خۆمان و ئەوەی تر ئەکەین و لە ساڵێکی تر کە ڕەمەزان هاتەوە ئەمەش بەڕاستی فەسادی فکرە بۆچی فەسادی فکرە چونکە یعنی چی ئەتوانێت زمانی ئەو بکە ئەگاتە ساڵێکی تر ئەگاتە مانگێکی تری پیرۆزی وەکو ڕەمەزان یعنی من هەموو جارێ ئەم قسەیە زۆر بەهێز دەلام کە ئەڵێ بڕۆ سەردانی سەرقەبران بکە لە سەردانی سەرقەبرانە چێلی قەبرەکان بخوێنەرەوە سیرەکەی زۆربەی زۆری ئەو چێلی قەبرانی کە نووسراوە ئەمە کێیە و کوڕی کێ و کەی لەدایک بۆ کەی وەفاتی کردووە سەرقەبران پڕێتی لە گۆڕ و مەرقەدی ئەو گەنجانەی کە خۆیان هەڵگرتبوون بۆ کاتی پیری بەڵام فریای پیرەکە نەکەوتن و فریای ڕەمەزانێکی تر نەکەوتن زۆرجار خوا پەنامان بە جاری وایە لەسەر گوناح ئەمرێ لەسەر عارق ئەمرێ لە شوێنی خراپە ئەمرێ کە ئەمانە بەڕاستی ئینسان ئەگەر حاڵی بێ ئەزانێت کە خوای گەورە خوای ڕەمەزان و خوای شەوال و خوای هەموو مانگەکانی ترە قسەیەک زۆر بەقووەتە کە کاتێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وفات ئەکا لەو کاتەیە هەمومان بیستومانە لە سیریا یعنی کاتێک ئیمامی عومەر شمشێر هەڵەکێشێ و ئەفەرمێ هەر کەسێ بڵێ محەممەد مردووە بەم شمشێرە ئاوای لێ ئەەکەم و ئەوە وەکو عیسا سەلامی خوا لێ چۆتەوە بۆ ئاسمان و دوایەتەوە بۆ ئەرزوو ئەم قسانە یعنی حاڵەتێکی عەجیبە بەسەریانایە ئەبوو بەکری سیدیق ڕەحمەتی خوا لێ بێ قسەیەکی زۆر بەهێزەکە قسەیەکی عەقیدی زۆر بە قووت ئەکا ئەفەرمێ ئەی خەڵکینە هەتا ئێستا هەر کەسێ محەممەدی پەرستووە ئەوە محەممەد سەلامی خوای لێ بێ وەفاتی کرد و ڕۆشتەوە بەلای ڕەفیق الأعلا بۆ لای خوای گەورە بەڵام هەر کەسێکیش محەممەدی نەپەرستووە خوای محەممەدی پەرستووە فإن الله حي لا يموت ئەوە بەڕاستی خوای گەورە خوایەکی زیندووە و بە هەرگیز نەمری بەسەرانایە مردنی بەسەرانایە بۆیە ئێمەش بەڕاستی پەیامەکەمان ئەمەیە هەر کەسێک لە ڕەمەزانە ڕەمەزانی پەرستووە ئەوە ڕەمەزان کۆتایی پێهاتەوە ئێستا ئێمە لە مانگی شەوالاین ڕەمەزان تەواو بوو بەڵام هەر کەسێک خوای ڕەمەزانی پەرستووە ئەوە خوای ڕەمەزان حەی و قەیومە و حەی لا یەموتە بەڕاستی وایان نا لەبەر ئەوە ئێمە ئەبێ بەڕاستی بەندەی خوابین و بەندەیەکی گوێڕاڵی خوابین و دنیا هەموو شتێک نییە دنیا مەمەڕێکە ئینسان پیاتێ ئەپەڕێ
ئەو شوێنەی کە پێی ئەوترێ مەقەڕ واتە شوێنی ئیستیقرار شوێنی مانەوە شوێنێک کە پیر نابی شوێنێک کە نامری شوێنێک کە تەکلیفت لەسەر نییە شوێنێک کە ناڵێن مەکە ئەڵێن بکە ئەڵێن بخۆ ئەڵێن بڕۆ ئەو شوێنە لە بەهەشتە لە دنیا نییە بۆی ئینسان خۆی بۆ ئەوێ ئامادەکە و ڕەمەزان بۆ خۆی تەدریبێکی عملیە بۆ ئەوەی کە ئینسان پەروەردەکە بۆ جیهانە باڵاکە بۆ شوێنە مەزنەکە کە پێی ئەوترێ باشت بۆیە فەلسەفەکەی بەچی دیاری کراوە لەعەلەکم تەتەقون بۆیە تۆ متەقیبی تۆ بەڕاستی خۆپارێزبی تۆ کۆمەڵی قەدەغە هەیە لە ڕەمەزانە کە فێر ئەبی لەم دەورەیە لە دوای ڕەمەزان نەیکی هەروەکو چۆن من ئەم قەدەغە کراوانە وەکو ترافیکێتە بەرچاوم چۆن لە ترافیکێکا زۆر بەمان شۆفێرین سێ گڵۆپە گڵۆپێکی سەوزمان هەیە گڵۆپێکی پرتەقاڵیمان هەیە گڵۆپێکی سوورمان هەیە لە گڵۆپە سەوزەکە خوا فەرمێ بڕۆ حەڵاڵە بۆ تۆ مافی کەس نییە مافی کەس ناخۆ چکە سێ سایتی بۆ ڕاگیراوە لە گڵۆپە پرتەقاڵەکە حەزەرتە هاتێڵێ نەڕۆی ئەگەر ڕۆشتی ئەکەویتە ناو گڵۆپە سوورەکە و تووشی دەعمەبی لە گڵۆپە سوورەکە شامحەڕەماتە نابێ بڕۆی چکە مافی خەڵکی تر پێشێلەکەی ڕێک حەڵاڵ و حرام و متەشابیهات لە ئیسلامە بە هەمان شێوەیە لە گڵۆپە سەوزەکە مافی خۆتە بڕۆ ئەو دەریا حەڵاڵەیە کە خوای گەورە ئەفەرمێ یەسئەلونەکە ماذا أحل لهم قل أحل لكم الطيبات لە گڵۆپە سوورەکە حرامی حرامە مافی تۆیە پێشێلیەکەم پەرژینی کەسێکی ترە کاولیەکەم خوای گەورە فەرمێ نەڕۆیت ئەوە مافی تۆ نییە لە گڵۆپە پرتەقاڵەکەشە ئەو شتانەیە کە شوبهەیە بیکەم نەیکەم بڕۆم نەڕۆم بۆیە فەمەن وەقع فی الشبهات وقع في الحرام ڕێک حەڵاڵ و حرام لە ئیسلامە بریتە لەمە و پەیامەکانی ڕەمەزانیش هەمومان لەسەر ئەوە پەروەردە ئەکا کە ئینسان بزانێ گڵۆپی سەوزی خۆی کامەیە گڵۆپی پرتەقاڵی کامەیە و گڵۆپی سووریش کامەیە ڕەمەزان فێری ئەم شتە گەورانەمانەکە بەڕاستی ڕەمەزان ماجی عیبادەتە گومانمان لەوەیانە زۆربەی خەڵک وا تێگەشتووە لەوەی کە ئەڵێن مانگی عیبادەتە ئێتر ئەلێرەیە هەڵەیەک تێکەوە ئازانێ بەستەنها ئەبێت لە مانگی ڕەمەزانە پەرچ و عیبادەت و ڕۆژ و تاعەت و فەرمانی خۆی گەورە بەجێبێنێ بەڵام گومانی تیانی خۆی گەورە ئێمە داوامان لەیەکە ئەبێ هەردەم لە عیبادەتا بین هەچ کاتێک بێت ڕەمەزان بێ پێش ڕەمەزان بێ پاش ڕەمەزان بێ نابێ بەڕاستی ئێمە لێ ببڕین لە عیبادەتە چونکە خۆی گەورە ئەوەمان لێ داواکە وما خلقت الجن والإنس إلا ليعبدون نەیفەرموو بەستەنها لە ڕەمەزانە تو هەر ئەبێ هەردەم لە عیبادەتی خۆی گەورەیە بی لە ملکەچیابی و خۆی گەورە تر ئایا پێش ڕەمەزان بێ یان هەچ کاتێکی تر بێ بەڵام گومانی تیانی ئێمە ئەو گەرم و گوڕی کە لە ڕەمەزانە هەیە بەراقستی یانی شتێکی ترە چونکە ڕەمەزان خۆی هەر مانگی قورئانە مانگێک ئەوەنە شەرافەتمەند بێ خۆی گەورە قورئانی تیان نازڵ کرد بێ گومانی تیانی ئەبێ یانی تەسیراتی هەبێ ئەو تەسیراتەش ئەبینین یانی زۆربەی خەڵک لە ڕەمەزانە و گەرم و کوڕی هەیەتی لە مانگی ترانیەتی وەکو وتمان مانگی قورئانە بەڵام خۆ ناکرێ ئێمە ئەمە وەلا بنێن و ئتر لە دوای ئەوە سارد بینەوە بەڕاستی ئەو ساردبوونەوەیە ئەو جمودە ئینسان تووشی یعنی جۆرێک لەوە ئەکایانی با بڵێن تر وردە تۆ ڕۆژێک با بڵێن نوێژێکرد نەکرد یان ڕێژێک جەماعەتێکە فەوتیان دوو زەماعەتیانسیان واولەکە یانی تر سارد بیتەوانێ و بەردەوام بی مەسەن لەو ساردبوونەوە واولەکە ئەوەستی لە عیبادەت بەڵام نابێت ئەبێ ئێمە هەوڵ بێن داواکارم یانی با بڵێن هەمومان وەکو موسڵمانان ئەوانەی کەەوە عیبادەتە جوانیان کردووە لە ڕەمەزان با بەردەوام بێ وەلەو کەمیش بێ مهم ئەوەیە بەردەوام بێ مۆسە ئێمە بە باسی قیامەت زۆر داعشڵەکەین ئەو خوایی کە ئەمان ترسێنێەوە مژدەمان پێدا بە بەهەشت و ئشمان ترسێنێ لە دۆزەخ و قەهر و غەزەبی خۆی هەر ئەمان خوایە کە لە دوای ڕەمەزانیشا هەمان حکم هەمان یاسا هەمان شت هەیە چەنێ ئێمە پێویستمان بۆیە بە باسەکانی قیامەت بە باسەکانی مردن بە باسەکانی عومر جەنابی مەوسڵ عەبدوڵڵا بڵێن ئەم تەمەنی تا ئێستا هێناوتە ئایا بەڕاستی دنیاوە هێنە ئینسان مەغرور بێت گوێپێنە دەربێت یا ئیهمال بێ یا غافڵ بێت لەم دین و دینداری و لە عاقیبەتێک کە بە حەتمی دوای چەند ڕۆژێک تر دوای چەند مانگێکی تر ساڵێکی تر ئینسانەگاپی ئەم دینداری کە لە دنیایکەین ئەگەر بۆ ئاوێنەیەک نەخیتە بەڕووی خۆت و بەرەو قیامەت نەیکەی بۆ قیامەتی نەکەی لێرەش لەزەتی نییە یعنی وەختی لەزەتی من کە ئەچمە سوژدەوە کە نوێژێکەکەم کە قورئانێکە خوێنم کە هەوڵێکەیەم کە کابرا هەچ شتێک ئەکا هەچ خێرە هەچ بەخشندەی هەر شتێکەکە خێرەکەی لەوایە کە قیامەتێکی هەیە بۆ بەردەمی خوایەکە پیاوی وایە دەوڵەمەنگە نەختێ پارەی هەیە بە هەمومان سیرەکەیت بە ئەنواع و ئەشکاڵ بەملاولای ڕائەکات تا نەختێ پارە پەیاکە لە ڕەمەزانە دیسان بەملاولای ڕائەکات تا ئەیات و بە خەڵکی هەر ئەو پارەی کە بەو نوع ئەپیایی کرد سەرکرد بەم نوع ماڵ و ماڵ ئەگەڕێ بەملاولای ئەگەڕێ کەس نەزانێ ئەیا بە خەڵکی
ئەمە ئەگەر قیامەت نەبێت و ئەمە بۆ چیەکەی ئەگەر بۆ بەردەمی خوانە بێ ئیشی بەمە چییە لێرا وەکو کابراایکی ئەوروپی لەرە ماڵی خۆمەژیم و ئەوی لە ئەمری بساڵ مشکلی خۆیەتی بەڵام لێرە مشکلی هەمومانە مشکلی خۆی نییە بۆیە ئەم قیامەتە کە لە بەردەمی ئێمە هەیە خۆ ئێمە بەهۆی دنیاوە ئەچینە قیامەت و ئەچینە بەهەشتەوەی ئەچینە خوانە خواستە ئەچینە جەهەنەمەوە ئەم دنیاە وا خۆشە وا بخینە ئینسان چۆن ڕۆژنامەیەک دائنی بۆ خۆت چی بکەم چی نەکەم ئاواش ڕۆژنامەی قیامەتە لە بەردەما بێت چی بۆ ئەوێ باشە چی بۆ ئەوێ باشە بیکەی چی بە عملی ئەوێ نەیکەی پێشینانی ئێمە خوای گەورە لیان ڕازی بە ئاپە و منهەجە ڕۆشتون یعنی ئەوەی کە لەبەر چاوی خەڵقیان کرد زۆر جار ئەوەی کە لە پشتەملە ئایان کرد باشتر بوو ئەوەی کە لە پشتەملە کە ئاکەس ئاگای لێ نەبوو ئایان کرد زۆر لەوە باشتر بوو چونکە ئەیزانی کە خوایەکەیە کامێرەکەی لەسەرێتی ئێزێمە کامێرێکمان داناوەتە پێش کامێرەکە دۆزە خۆمان ڕێک و پێکەین بۆ خۆمان ڕێک و پێکەین بۆی باش دەرکەوین ئەی خۆ کامێرەکەی خوا دایمە لەسەر سەرتە بۆ دەقەیە بەجێ ناهێڵێ ئەم کامێرە بۆی هەیە بسووتێ خۆ و ناشتوتێ نەسەسیخ ما كنتم تعملون ئینسساخی هەموو شتێکین کە کردوتانە ئینسساخ نوقتەیە بەجێ ناهێڵێ ڕێک بەقەدر خۆیەتی نوقتەیە زیایش ناکە کەمیش ناکە کەواتە وەختی عیبادەت خۆشە وەختی ئەم ژیانە خۆشە وەختی ئەم زەکاتدان و سەرفترێدان و قورئان خوێن و کابراچێکی شۆری شوێنە دانیشە بدڵ قورئانە خوێنێ ئەمە ئەگەر قیامەت نەبێ ئەمە بۆ چییە ئەگەر بۆ قیامەتێک نەبێ بۆ بەردەمی خوا نەبێ بۆ لەوێ پاداشۆ نەکرێ ئەم هیلاکی بۆ چێ بۆ دەرەجێ بۆیە سێرەکەی زۆرێک لە قورئان خوێنەکان لە خوای گەورە بەزیاد بێ لەم ڕەمەزانە سەرکی لێبڕانێکی عەجیبی بۆ هاتووە خوای گەورە لە ئێمەش و لەوانیش قبوڵکە بەیانیان زوو پێش پارشێ و دوای پارشێ و پێش نوێژە عەسر دوای نوێژە عەسر ئێوارە نانی خۆی لەسەر ڕاکردبووە بۆچی ئەماکە خۆگە دانیشە دوو پاری زیاتر خوارد لەنگە وەکو جسم خێری زیاتر سفادی زیاتر بێ بۆ جسمی و بۆ ڕۆحی و ئەمانە بەڵام ئاگای لە قیامەتەکەیەتی باوەڕتان هەبێ پیاوی وا ئەبینم پیاوی وا پیر ئەبینم لەم ڕەمەزانەیە هاتۆ تۆزە زەکاتی مامەسا ئەم زەکاتم بوو بە فەقر وەجارە بە کەس نەیزانیوە سووک تەوقەیەکی لەگەڵ قسەی ناوسمەوە بۆم بە فەقر وەجار تۆ فەقر وەجار ناسی ئەم پارە چۆنی پیا کردووە خۆ نەباریەوە بەسەریە ئەبێت چی کرد جاری وایە تەشبیه نەبێت درۆژەکەین تاوە پەرەمان دەزەکەوێت یان معاشەکەمان تا وەریەگرین چەند هەڵپەمانە بووی کە وەرمان گرت سەرەکە بەشی فەقیری لێجا کرد و ئەیە ئەو فلان مزگەوت ئێوێ فلان شت ئێوێ فلان چی ئێوێ خەرە بەشی لێک جاکات و ئەچێ ئەیاتێ ئەمە قیامەتە ئەمەت پێیەکە ئەمە نیعمەتی قیامەتە ئەمە پێیەکە اینجا ژیانی ئێمە ژەگەرم دنیای بێم دنیا چی خۆشێکی تیا بوو ئەوەی کە ئەو پەڕی سوڵتەی هەبێ کە ئەو پەڕی دەوڵەمەنی هەبێ کە ئەو پەڕی دەساغی هەبێ کە ئەو پەڕی نیعمەتەکانی هەبێ ماوەی چەند هەیە ئەو پەڕ دوێنێ 20 سال 25 ساڵ کابرا شادەیەکە هێنێ وڵا شادی دکتۆرای هێناوە ئەلحەمدولله خوای گەورە سەرکەوتوویکە چەند ساڵ بەعمەدی و شادی دکتۆرایە ئەو پەڕی 20 ساڵی تەقولەوەدا پیرە بێ و تەقاوت بێشی تۆ ماڵ بەڵام قیامەت نەبراوەیە لە تەمەنی 33 ساڵەیە بۆ هەتا با یەکشتان ئەرزکەم عالم بەڕێزەکان ئەفەرمێ هەتا یعنی چی ئینسان لی تێ ناکە ئەڵێ ئەگەر بینی ئەرز و ئاسمان هەمووی دەنکە گەنم بێ هەمووی دەنکە گەنم بێ تا ئاسمان تەیرێک هەبێ هەر بە 100,000 ساڵ دەنکێکی لێ بخوا هەر کۆتاییە و هەتاتایانی بە 100,000 ساڵ دەنکی ئەو گەنمە تو حساب کە چەندەیە ئەڵێ ئەوە کۆتایی هەر یەک چونکە تەیرە هەر بەردەوامی بێسەرێت ئاخری و گەنمە کۆتاییە هەتا لەوەش زیاترە کەواتە ئەم دنیا کەمە ئەگەر باش بەکاری بین خوای گەورە یارمەتیمان بە کە خوای گەورە خۆی ڕێگەی بۆ داناوین خۆی ڕێگەی پیشان ناوین پێغەمبەر صلی الله علیه و جارێکیان لە ناو لمەکەیە دانیشتە بوو سەحابەکان بە دەورێ بوون خەتێکی ڕاستی مستەقیمی کرد مەجموعەی خەتیش بەم لاولایە کرد فەرمیان ئەوە چییە وتی ئەمە سراتە مستەقیمەکەی ئەمە دینەکەی ئێمەیە ئەمەش ڕێباز و ڕەشە و ڕێبازەکانی کەیە بەستەنا ئەمانەشە بۆ لای خوا بۆ بەهەشت ئەمانی کە بۆ جەهەنەمەچن بۆ ئینسان دائیمە وریابێ لە ڕەمەزانە و لە دوای ڕەمەزانە لە کاتی لە ساقیە و لە کاتی نەخۆشیە لە کاتی بوون و لە کاتی نەبوونیە لە کاتی گەنجی و لە کاتی پیرە بزانە لەسەر کام ڕێگەیت
تۆسە لەسەر ڕێگەیەکی لاربی خۆ بەڕازدانی خەتەرە ئەمە ڕێگە ڕاستەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم سڵات مستەقیمە ئەم ڕێگەی ئیسلامەتیە. مانگی ڕەمەزانی پیرۆز قورئانمان خوێندووە سڵاواتمان لە پێغەمبەری خوا داوە صلی الله عليه وسلم و هەروەها زیکر و تاعەتمان زۆر بووە بەخشینمان زۆر بوو هەوڵ بین بەشێک لەمانە لە دوای ڕەمەزانیش هەر بەردەوام بینتیایە خۆ ئەکرێت لە مانگی ڕەمەزانە جاری وایە لەوانەیە ڕۆژی 4 جزء قورئان خوێن بێ با ئێستا لە هەفتەکەیە هیچ نەبێت 2 جزء 3 جزء قورئان خوێندنی تایبەتی خۆتە هەبێت ڕۆژانە هەر بۆت نەکرا 2 لاپەڕە 3 لاپەڕە قورئان خوێندن هەر هیچێ بۆ نەکرا چەند جارە سورەتی فاتحە بخوێنە سورەتی ئیخلاص بخوێنە سورەتی قل أعوذ برب الناس و قل أعوذ برب الفلق و قل هو الله أحد بخوێنە ئەمانە ئازانم دەستکەوتی زۆر گەورن لە ئینسانە کە ئەو هێڵێتەوە بۆ ڕۆژی قیامەت چەنێ بتوانیت بە هەمان شێوە بەخشینەکانە هەر بەردەوام بێت چەنێ بتوانی ذکر و تاعەتەکانە ذکری لا إله إلا الله خۆ هیچی تێناچێت سڵاواتدان لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆ تۆ چی بۆ بازاڕیا لە دوکانەکەتا دانیشتووی ئەتوانی 2 تەسبیح سڵاوات لە پێغەمبەر بی صلی الله عليه وسلم لەبەرەوە ئەم خێرانە بەردەوام کەن بەرەکەتی مانگی ڕەمەزان لەگەڵتانە ئینشاء الله بەردەوامە بێت. ڕەمەزان وەکو وتمان مەدرسەیە کە خولێکی سەریعی شەهریە واتە یەک مانگە ئەو کەسانی کە بە ڕۆح و بەدڵۆک و پێشتر باسمان کرد لە پەیامەکانی ڕەمەزان تێگەشتن لە پەیامەکانی خوا تێگەشتن لەعەلەکم تەتەقون تێگەشتن باوەڕت بێ بۆ دوای ڕەمەزان زۆر گەرم و گۆرتر ئەبن چۆ عاشقی دینەکە ئەبن یعنی ئێمە پێشتر باسی عشقی شتێکمانە کرد واویان نا بەڕاستی خواپەرستی عشق مامۆستا ئینسان عشقی بۆ خوا نەبێ ناتوانێت بۆی بە ڕۆژوو بێ ئەگەر تۆ لە بەرامبەرە بە مەنتیق سیرکەی یعنی خوا چ پێویستی بۆیە تۆ نان نەخۆیت چ پێویستی بۆی ئاو نەخۆی چ پێویستی بۆیە شەکەت بی هیچ پێویستێکی پێی نییە ئەمە تەنها علاقەیەکی عشقاتی و ڕۆحاتی لە بینی خالق و مەخلوقا دروستەکە وایان نا من یەک نمونەی زۆر سادە و بۆ ئەژێڕمەوە کە ئەمە نمونەیەکی واقعی بەسەر خۆم هاتووە ڕۆژێک چوومە نانەوخانەیەکەوە برادێک هاو زۆر بە گەرموگوڕی دەستی گوشیم و ئەم لاولای ماچکردن و باوەشی پیاکردم وتم بەخوا ناویشی منە ئەزانی وتم لە خزمەتام وتی وەڵڵاهی لەسەر یەک قسەی تۆ لە ڕەمەزانە لە شەوی قەدرا لە مزگەوتێ وتارت داوە باسی حرامەتی جگەرت کردووە ئێوتم دەی دەستی خۆش بکە جۆ لێگرتووە وتی لەسەر ئەو قسەی تۆ ئەو شەوە من بڕیارممە کە جگەرە نەخۆموتی 7 ساڵە دەمم تێوە نێاوە ئەمە بەڕاستی فەزی خوای گەورەی مامۆستا ئەم پیاوە بۆ ئەتوانێت بە یەک قسە 7 ساڵ جگەرە تەرکا بۆ کە ڕەنگە دەیان دکتۆری کردبێ ڕەنگە دەیان جار عقوبەی خۆی یابێ ڕەنگە دەیان جار پاکەت و چرخ و شقارتەی فڕیابێ بەڵام بۆ نەیتوانیوە ئەی بۆ لەمە تێ ئەگا چونکە عشقی بۆ خوا هەیە عشقی بۆ ڕۆژوو هەیە ئەزانێ ئەم ئیشە لەگەڵ ڕۆژوان ناگونجێ بۆیە بەڕاستی ئینسان ئەبێ لە دوای ڕەمەزان گەرمتر بێ چونکە بۆ تەحەدیاتەکان لەسەری بەخۆترە وایان نا یعنی بۆ نموناگەر تەلەبەیەک بیبێتە ئیمتیحانەوە بڵێ بۆت هەیە لە هەندێک پرسیارە کتێب بکەیتەوە مەسەلەن شتێکی وە شتێکی خەیاڵی وە ئەو کاتە تەلەبەکە پشتی لێ ئەکاتەوە بۆ هەندێک پرسیار وەنیە کتێبەکە ئەکاتەوە حەلی ئەکا هەر ئەم تەلەبەیە بەرەو ئیمتیحان پێی بڵێ کاکە گیان ئەو قانونە تەواو کتێبەکە ئەبێ بخەیتەلاوە ئەبێ لەسەر مێشکی خۆت جوابی پرسیارەکان بیتەوە تەحەدیاتەکان لەسەری بەقوت زەبرەکە لەسەری بەقوتر بێ وەنیە ڕێک ئینسان لە ڕەمەزان و غەیری ڕەمەزانە وایە لە ڕەمەزانە خوای گەورە نەفسی بۆ کزەکە ئەو هۆرمۆنە بۆ کزەکە شەیتانە بۆ قفڵ ئەکا ڕێک وەک وایە کتێبەکە یابێتی تێ بڵێ جوابی هەندێک پرسیارەی تۆ لەبەر کتێبەکەیە دروستیانە بەڵام لە ڕەمەزانە ئەڵێ کاکە و قانونە تەواو بوو دەرگای دۆزەخە کراوەتەوە دەرگای بەهەشتە داخراوە شەیتانم بۆ بەرەڵا کردویتەوە نەفسم بۆ کارا کردویتەوە ئەو کاتە ئینسان ئەگەر کەمێک ئاقڵ بێ و منتیقی بێ باوەڕت بێ ئەبێ لە دوای ڕەمەزان باشتر ئاگای لە خۆی بێت چاکتر ئاگای لە خۆی بێ چونکە کتێبەکەی لێ سەنراوە ساڵ جناوە باسە لەوە کرد کە پێشینانی ئێمە یا پیاوشتە ساڵحەکانی کاتی خۆی کە لەگەڵ ئێمە ژیاون پیر بوون وەفاتیان کردووە یان 50 ساڵ پێشی سەوەکو بیستمانە باسیەوت کرد ڕواڵەتەکانیان ئەوەی لە ڕواڵەت تاپیانەوە بینرا زۆر کەمتر بوو لەوەی کە بە نهێنی ئەنجامیانەدا ینی خەڵک ئەوسا ڕەنگە 2 ئاەت و 2 حەدیسی لەبەرنەوە بێ ئەسڵەن ڕەنگە فاتیحاکەیشی باش ڕەوان نەبوو بێ بەس بە تەواوی ئەخلاقی ئیمانی هەبوو وەلی خوا بووە هەڵبژێراوی خوا بووە لە کاتێک ڕەنگە ئاەتێکی قورئانی نەزانی بێت ئەو نمونانە چۆنن مامۆستا فاتح باوەڕت هەبێ من بۆ تەوی تەمەنم بۆ 63 ساڵ تەمەنە ڕوان لەو دەی خۆمان بەیانێکیان مناڵ ئەڕۆشمە خوارەوە چۆڵیە بوو پیاوێکمانم هەر بە نمونەی هێنمە بۆی خەڵک بۆی بزانین کە چۆن پیاوێکمان ئالەوەی کە تۆری ڕەنگە ئەو پەڕی فاتحاکەی لەبەر بوو بێ نەختێ سێوی دراوسەکەی کەوت بۆ ئەمی دوی مەڵکەکەی خۆیەوە
منیش ئاوا خۆمت کردم زانم چیەکە خوا لە گوناهی ئەوی شوێ مەشغۆل بێ ئینشاءڵڵا هەمی کۆ کردەوە هەر هەمی کۆ کردەوە دەنگێکی نەبێت بەدەمیا یەک دەنگیش هەمی کۆ کردەوە سێری ئەو بزان کەسی دیار کەس دیار نەبوو من دیار بووم ئەوی منی نابینی دەرەگە خۆم بتکرد بۆی چاوی لم نەبێت هەمی کۆ کردەوە بە سوچی قسەوە ئەو دێ بۆی پیتکەش نەبن بۆ یعنی قسەوە ئەو دی و پرژنەکەی کابراوە سیرکە ئێمە لە زمانە ئەمڕۆ خەڵقی ئێستا خەڵقی ئەم سەردەمە بەهۆی ئەم تەکنۆلۆژیا پێشکەوتنەوە زۆرمان پێ لە قسەکردنا بەس لە کردارە کەممان پێ ئەوان لە کردارە زۆران پێ بوو باوەڕکە عالممان هەبوو دانیشدا 10 دقەڵانە 15 دقە نەیتوانێت قسەی باش و مەزبوط بکە بەڵام سەیری بکردایە یعنی ڕسمی بەهاش دەبینی لە ناوچاوانە لە هەز و کەوتە لە بەرنامەکانە لە قسە هەز و تەسەڕوفاتی ناو خەڵکیە کەواتە ئەوەی کە ئەوان ئایان کرد ئەوەی کە قەدیمیەکان زۆرێکیان ناڵێم هەر هەمویان زۆرێکی ئایان کرد زۆر بۆ خواستوڵحاو بوو زۆر بە پاچی ئایان کرد ئەمەی ئێستا ئێمە دەمو لە بزێکی زۆر عالممانەیە خوای گەورە هیدایەتیان بە علمێکی باشی پێیە بەڵام کردی بە چەکوی ئێچێشە بەسەری خەڵقە دەبرا علمێکی بیچێشی بە چەکوی بەسەری خەڵقە من چی ئیسپادێ لەو علماکەم بیکە بە گوڵێک و با خەڵق بۆنی پێوەکە هەر کەسێکمان نەسی بێنە سەر تەلەڤیزۆن قسە بکە سەرێکی چارەکە 20 دقیقە قسەی عەجیب بەڵام ڕاستی دوای سەری کردووەکانی کە سەرەکە وان نییە لە کردووەکان ناتوانێت ئاوا دەربەرێ بەو شێوەیە نییە کە ڕسمی گفتارەکانی بێ هەر کەسێ کردار و گفتاری لە تەرازووە هاوسەنگ بوو ئەوە موسڵمانە ڕاستە ئەوە تەواوە بۆیە حتا جارێکیان عمەری کوڕ خەتا پیاوێ لە مزگەوتدا خۆی زەعیف کرد بوو نوێژیە کرد پەیدەیگر کوتی شەو بەتەنیا ئەمە بکە خێرە شەو لە شەو نوێژەکاندا بەتەنیا ئەمە بکە خێرە ئێستا لێ خەڵق سەیر دەکا و خەڵق ڕەنگە هەناسێ بۆ کێشێ بەڵام شەو بەتەنیا ئەمە بکەی خێرترە تا ئەمە ئێرە کەواتە قەدیمی ئێمە لە باوکی ئێمە و بە دواوە زۆرترینیان زۆر بە پاچی دینداریان کردووە کردەوەکانە ئێستش باوەڕتان هەبێ من ئێستش خەڵق ئەناسم خوای گەورە هیدایەتیان بە ئاوا ڕاوەستێ 2 ڕۆژ لەگەڵا بێ و بچۆ بەقەت 100 وتاری خەڵق ئیسرائیلیەکە هیچیش نەڵێ هەر هیچ قسەیەکیش نەکا هەر لە خۆیە بەرەکەتی خوای لەگەڵایە ئەزای ڕۆشنی جوانە هەرس و کەوتی جوانە دەم بە پێکەنی یعنی هەز دەکەی شێوەیەکی هەست و تەسەڕوفاتەکانی پێغمبەری ساوسەم لە خۆیان جێبەجێ کردووە بەبێەوەی هیچیش نەڵێ هەر گوێ لە وتاری مەگە گوێ لە قسەی هەر مەگە بەس لەگەڵا بڕۆ من جارێکیان چوون بۆ لای کۆمەڵە فەقیه لە مزگەوتێکە مامۆستاکان ئەلحەمدولillah ئیچە بوو لەوانە وتم مامۆستاکەتان چۆنێکی وەڵا ئەلحەمدولillah زۆر باشە وتم کاکە علمەکەی واز لێ بێن بە سەیری تەسەڕوفاتی کەن ئەبن بە مەلایەکیشاکی شەڕایەوەش بە سەیری ئەخلاق و تەسەڕوفاتی کەن بزانم کە برا باسی یەکێکەکە غەیبەتی یەکێکەکە گوێنێ بە یەکێکایە جوابی یەکێکایەتەوە ماسەکان ئێمە زۆر هیلاکمان کردی خۆ پەراشتی خێرە باتەوە ئەگەر دوعای کۆتایی جێبێڵین بۆ جەنابەت ئەو پێت خۆش بوو ئەگەر بە ئەسماء و حوسنا بێ زۆرمان پێ خۆشە ئینشاءالله إن شاء الله الحمد لله الذي حق حمدي والصلاة والسلام على خير خلقه محمد وسلم يا الله يا رحمن يا رحيم يا ملك يا قدوس يا سلام يا مؤمن يا مهيمن يا عزيز يا جبار يا متكبر يا خالق يا بارئ يا مصور يا غفار يا قهار يا وهاب يا فتاح يا رزاق يا عليم يا حليم يا خافض يا رافع يا معز يا مذل يا سميع يا بصير يا حكم يا عادل يا لطيف يا خبير يا شكور يا كريم يا رقيب يا مجيب يا واسع يا ودود يا مجيد يا باعث يا شهيد يا وكيل يا قوي يا متين يا ولي يا حميد يا محصي يا مبدئ يا معيد يا محيي يا مميت يا حي يا قيوم يا واجد يا واحد يا صمد يا قادر يا مقتدر يا مقدم يا مؤخر يا أول يا آخر يا ظاهر يا باطن يا والي يا متعال يا بر يا تواب يا منتقم يا عفو يا رؤوف يا مالك الملك يا ذا الجلال والإكرام يا مقصد يا جامع يا غني يا مغني يا مانع يا ضار يا نافع يا نور يا هادي يا بديع يا باقي يا وارث يا رشيد يا صبور يا ستير يا الله
خوای لەبەر خاتی ناوفرۆزەکان خۆی لە گوناهەکانمان خۆش بی، خوا عاقبەتی ئەومان بەخێر بژێڕی، بە ئیمان بمان بێتەوە بەلای خۆت یا رب العالمین. لەم هەموو هەڵە و کەم و کوڕێ زۆری کە هەمانە لێمان خۆش بی یا رب العالمین. هەموو هەڵە و کەم و کوڕەکانی ئێمە و هەموو مەخلوقات ناکاتە ڕەحمی تۆ خوایە، ڕەحمی تۆ لە هەمووی زۆرتر ڕەحممان پێ بکەی. خوای لە مردووی هەموو مسلمانان خۆش بی یا رب العالمین، لە هەموو گەنجەکانمان خۆش بی، ئەوەی زەواجی نەکرد توی زەواجی خێریکەی، ئەوەی مناڵی نییە مناڵی بێتێ، ئەوەی هەیەی بۆی ساڵحکەی، ئەوەی نەخۆشە شفای بی، ئەوەی جێروگفتی هەیە جێروگفتی لەسەر لابی، ئەوەی کرێکی بخێتە خانی خۆیەوە، ئەوەی هەر داوایەکی خێری هەیە لە تۆ خوایە بۆیان جێبەجێکەی یا رب العالمین. خوایە بە کە دار و ڕفتاری خۆمان لەگەڵ نەکەی، بە ڕەحم و سۆزی میهرەبانی خۆتمان لەگەڵا بکەی. خوایە ئەم وڵاتمان پڕی لە ئاشتی و خۆشی و دینداری و ئەخلاق جوانی و ڕۆژبەرزی. خوایە ئەوەی خێری پێ زیاتر تووشی خێریەکەی، ئەوەی شەڕی پێ هیدایەتی بە یا رب العالمین. خوایە لە بوومەلەرزە و تۆفان و باوبارانی ناڕەحەت و جیرۆگفت و ژینگەی خوایە بمان پارێزی یا رب العالمین. خوایە ملەتێکی لێ قەوما و ملەتێکی چەوساوەی دەستی دراوسەکان خوایە ڕەحممان پێ بکە یا رب العالمین، سەربەرزی دنیا و قیامەتمان کە یا رب العالمین. خوایە ڕەحم بەو کەسانێکی کە خزمەتی ئەم دینی تۆکەن بە هەر شێوەیە ئەم بەرنامە و هەموو بەرنامەکەی کە لە هەموو ئیزاعەکانی کە لە هەموو شوێنەکانی کە ئەوێ شتێک لەم دینی تۆ بگەین بەخێت خوای هیدایەتیان بی، خوای لیان قبول بکەی، خوایە پاداشیان لە قیامەتە بیتەوە یا رب العالمین. وصلی الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم.